ئەم کاتتان باش بیسەرانی هێژا لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەممە 11 نۆڤەمبەری 2024 پێشکەش دەکەین. هاوسەرۆکی دەستەی بەڕۆبەری کەجەکە جەمیل بایەک لە دیدارێکدا لەگەڵ تەلەڤیزیۆنیستێک تیڤی دەڵێت ئەگەر دەوڵەتی تورک دەیەوێت پرسی کورد چارەسەر بکات با سەرەتا گۆشەگیری لەسەر ڕێبەر ئۆجەلان هەڵبگرێت و دەبێت هەلومەرجی ژیانی ئازادی ڕێبەر ئۆجەلان قبول بکرێت. ڕێبەر ئۆجەلان چ پێشنیارێکی هەبێت ئێمە پاپشتی دەکەین. لە بەشێکی تری وتەکانیدا جەمیل بایەک دەڵێت با ساڵانە گەلی کورد بە دوای چارەسەرکردنی پرسی کوردەوەیە و لەمبارەیەدا دەڵێت کاتێک ڕێبەر ئۆجەلان لە ئەکادمیای مەعسووم کۆرگماز بوو محەممەد عەلی بیراند هات و چاو پێکەوتنی ساز کرد. ڕێبەر ئۆجەلان لەو کاتەدا وتی من بە دوای مخاتەبێکدا دەگەڕێم. لەو کاتەوە ڕێبەر ئۆجەلان بە ئاشکرا دەیویست پرسی کورد لە ڕێگەی سیاسی و دیموکراسیەوە چارەسەر بکات و بزوتنەوەکەمان چەندین جار ئەمەی ڕاگەیاندووە. هەزاران کەس لە باشووری فەڕەنسا ڕوویان کردە مارسیلیا و بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان ڕێپێوانیان کرد. هەزاران کەس لە شارە جیاوازەکانی فەڕەنسا بە داخوازی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان ستاتۆ بۆ کوردستان چوونە مارسیلیا و چالاکیەکە لەلایەن مەجلیسی دیموکراتیکی مارسیلیا و مەجلیسی ژنانی ئارین میرکان ئەنجامدرا. جەماوەر لە بۆردیۆ و نانس و لیۆن و نیس و شارەکانی تر بەشداریان لە چالاکیەکەی مارسیلیا کردو. لە با دروشمی ئازادی بۆ ڕێبەراپۆ تا بینای نەتەوەی گرتووەکان ڕێپێوانیان کرد. وێنەی ڕێبەر ئۆجەلان و پانکارتی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان و ژن ژیان ئازادی و ئازادی بۆ ئۆجەلان ستاتۆ بۆ کوردستانیان هەڵگرت بوو. وتەبێژی مەجلیسی گەلی مارسیلیا ئەرهان کارەیاز ڕایگەیاند بۆ ئازادی ڕێبەراپۆ لە هەموو گۆڕەپانێک درێژە با چالاکی دەدەن و داوای لا کۆمەڵگەی نێونەتەوەی کرد بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان فشاری زیاتر بکەن و وتیشی تێکۆشانمان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان لە هەموو پلاتفۆرمێک بەردەوام دەبێت. دەم پارتی ڕاگەیان دەبێت بێدرەنگ لە پێناو چارەسەریدا گۆشەگیری هەڵبگێرێت و ڕایشیانگەیان دەم پارتی ئامادەیە ڕۆڵێکی چالاک و بنیاتنەر و بگرێتە ئەستۆ. هاوکات دەم پارتی بانگەوازێکی ئاراستەی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن کرد. ئەندامانی دەستەی بەڕێوەبەری ناوەندی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی بە سەرۆکایەتی تۆلای حاتم اوغلانی و تۆنجەر باقیرخان کۆبوونەوە و لە کۆبوونەوەکەدا گۆشەگیری سار ڕێبەر ئۆجەلان و پێشهاتەکانیان تاوتوێ کرد. لە پاش کۆبوونەوەکە ڕاگەیاندراوێک بڵاو کرایەوە و لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوە کرا پرسی کورد پرسی سەرەکیە لە تورکیا و ئاستی پرسەکە چارەسەری دیموکراتیک و ئاشتیانە دەسەپێنێت چونکایدی پرسەکە بۆتە پرسێکی هەرێمی و جیهانی و ڕاشنگیان چارەسەری پرسی کورد بە دامەرزاندنی کۆمارێکی دیموکراتیک دێتە دی تێدا پێکەوە ژیان و یەکسانی پارێزراو بێت و هەر کەسێکی خاوەن کولتور و زمان و ناسنامە و بە ئاوەڕێی جیاواز بە ئازادی و مافی هاوڵاتی بوونی یەکسانەوە تێیدا بژی. لە مردینی باکووری کوردستان بە ڕێپێوانێکی جەماوەری دانانی قەیوم شەرمەزار کرا و پەیام درا چیتر کوردی جاران نین و لەگەڵ قەیوم و ئەم سیاسەتە قبول ناکەن. لە مردین چالاکی گەل دەژی دانانی قەیوم لە ڕۆژی شەشەمدا بەردەوامە و ڕێپێوانێکی جەماوەریش ئەنجام درا و پەرلەمانتارانی دەم پارتی و هاوسەرۆکانی شارەوانی مردین ئەحمەد تورک و دەڤریم دەمیر هەروەها هاوسەرۆکانی شارەوانی وان عەبدوڵڵا زەیدان و هاوسەرۆکانی شارەوانی ناوچەکان و ئەندامانی پارت و ڕێکخراوەکانی تریش بەشدار بوون. جەماوەر دروشمیان بەرز کردەوە و هاوسەرۆکی شارەوانی مردین ئەحمەد تورک ڕایگەیاند دەیانەوێت گەلی کورد بێدەنگ و بێماف بکەن و وتیشی ئێمەی تر کوردی جاران نین و کەس ناتوانێت گەلی کورد فریو بدات، کەس ناتوانێت ئیرادەی گەلی کورد بشکێنێت. گەلی کورد هەردەم بۆ ئاشتی و چارەسەر تێدەگۆشێت. ئێمە بەرگری لا یەکسانی گەلان و پێکەوە ژیان دەکەین و ئەمە سێم جارە قەیوم لەسەر گەلی کوردستان دادەنێن. گەل قەیوم و سیاسەتی دەوڵەتی تورک قبول ناکات.
لە دوای دەستپێکردنی ناڕزایەتی گەل لە دژیدانانی قەیومەکان لە ئێلح لە ماوەی 5 ڕۆژدا 773 کەس دەست بەسەر کراون کە 56 مناڵی تایە، 18 کەسیان زیندانی کراون و کە 3 مناڵی تایە و هێشتا 28 کەسیان دەست بەسەرن. چالاکیە ناڕزایەتیەکان لە 4 تەشرینی دووەمەوە دژی دەست بەسەرداگرتنی شارەوانی ئێلح لەلایەن دەسەڵاتی ئەکەبە مەهەپە بەردەوامە و لە نێوان 4 تا 8 تەشرینی دووەم لە چالاکیە ناڕزایەتیەکان و هەڵکوتانە سەر ماڵەندا 173 کەس دەست بەسەر کراون. سیاسەتمەدارانی ژن لە چالاکی شەرمەزارکردنی داگیرکاری لە خەلفەتی دەڵێن هێزەکانتان بۆ ئێمە بەس نییە ڕێگەی چارەسەر بە ئیمراڵیدا تێدەپەڕێت. لە ناوچەی خەلفەتی ڕوحا بە بەرخۆدان دژی دانانی قەیوم لە ڕۆژی سێشەمبەوە بەردەوام و چالاکوانانی تەفگەری ژنانی ئازاد تەژە هاتنە ناوچەکە و پشگیریان لە بەرخۆدانی خەڵکی خەلفەتی کرد. سیاسەتمەداری کورد گوڵتان کشاناک و ئایلا ئاکات و سەباحەت تونجەل و هاوسەرۆکانی شارەوانی ئامەد و هاوسەرۆکانی شارەوانی بوان و دایکانی هاشتی ڕوحا و زۆر کەس تێدا لە مەراسمەکە بەشدار بوون. سیاسەتمەدار ئایلا ئاکات ئەتا ڕایگەیان ژنان بۆ خاوەنداریکردن لە ئیرادەیان لێرەن و تا ئەمڕۆ گرتویانە نابۆ قەیوم و دەڵێنەوە نابۆ قەیوم و هەروەها لەیلا ئاکات وتیشی ناتوانن پارادایمە ئازادی خواز و دموکراتیکەکەمان لە نێو 4 دیواردا بەرتەس بکەن. پارادایمەکەمان لە نێو گەل و لە هەموو جێگەیەکدا بڵاوی هەیە. ئازاد عەباسی کە یەکێکە لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژنجیان ئازادی بە تۆمەتی پرۆپاگاندا دەژی بە حکوومەت سزای زیندانیکردنی بۆ ماوەی 1 ساڵ بەسەردا سەپێنراوە. عەباسی لەلایەن لقی سەودوی دادگای تاوانەکانی دووی دێگولان بە تۆمەتی سوکایەتیکردن بە خامنەی و پرۆپاگاندا دژ بە حکوومەت سزای بەسەردا سەپێنراوە. جێیامەژی ئازاد عەباسی مامۆستای زمانی کوردی و بەرپرسی دەستەی بەڕێوەبەری ڕێکخراوی نۆژی لە 31 تەشرینی یەکەمی ئەمساڵ لە دوای بانکران و ڕۆشتن بۆ جێبەجێکرانی سزاکانی قورسەوە سزاکانی قوڕوا ببورن بە مەبەستی جێبەجێکردنی ماوەی زیندانیەکەی دەست بەسەر کراو بۆ بەندیخانەی ناوەندی ئەو شارە گوازرایەوە و ئازاد عەباسی لە شۆڕشی ژنجیان ئازادی لەگەڵ سیرۆژ عەباسی برای دەستگیر کرابوو. بڕیارە لەسەر بانکێشتی جۆ بایدن دۆناڵد ترامپ سەرۆکی نوێی هەڵبژێردراوی ئەمریکا بچێتە کۆشکی سپی. لەلایەکی تریشەوە ترامپ ڕەتی دەکاتەوە مایک پۆمپێۆ و نیکی هایلی بانکێشتی حکوومەتەکەی بکاتەوە و پۆستیان پێبدا. کۆشکی سپی لەبارەی سەردانیکردنی دۆناڵد ترامپ سەرۆکی نوێی ئەمریکا بۆ کۆشکی سپی ڕایگەیان بڕیارە لەسەر بانکێشتی جۆ بایدن دۆناڵد ترامپ سەرۆکی نوێ ڕۆژی چوارشەممە بچێتە کۆشکی سپیەوە. دەستگان دوای ئەوە دێت جۆ بایدن دڵنیاییدا لە گواستنەوەی ئاشتیانی دەسەڵاتەکەی بۆ سەرۆکی نوێی ئەمریکا. هەروەها دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردنەوەی نوێی ئەمریکا لە تۆڕی کۆمەڵایەتی خۆی بە ناوی تروث سۆشیال بێڕای سوپاسگوزاری لە هەرێکار نیکی هەلی باڵوێزی پێشووی ئەمریکا لە ناتۆ یەکگرتووەکان و مایک پۆمپێۆ وەزیری پێشووتری دەرەوەی ئەمریکا ڕەتی کردوێتەوە لە حکوومەتی داهات و هیچ پۆستێکیان پێبدا. ئەوە لە کاتێکدایە ڕۆژی 6 ئەم مانگە بۆ جاری دووەم دۆناڵد ترامپ بە سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا و بووە 47مین سەرۆکی ئەمریکا لە مێژوودا. بەم جۆرە گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆمان بمێنن لە ئاخر.